تێرمیناڵی نوێی بازگەی تاسلوجەیە لە سلێمانی بە شێوازێکی نوێ دروست کراوە و ڕۆژانە سەرجەم کاروبارەکانی میوانان و گەشتیاران ئەوانەی کە بە بازگەکەدا تێپەڕدەبن لە ڕێگەی سیستمێکی ئەلکترۆنیەوە ڕێکخراوە و لە ماوەیەکی کەمدا کارە یاسایی و ئەمنیەکانیان تەواو دەکرێت. نۆژەنکردنەوە و دروستکردنی ئەم تێرمیناڵە نوێیە لە کاتێکدایە کە ڕۆژانە بازاران گەشتیار و میوان لە ڕێگەی بازگەکەەوە سەردانی هەرێمی کوردستان دەکەن کە زۆربەیان لە شارەکانی دیکەی عێراقەوە هاتوون. سلەیمانیە محافظە جەمیلە. پارێزگای سلەیمانی پارێزگایەکی جوانە. من نوێنەری کۆمپانیای ڕەحلەت نەجارم بۆ گەشت و گوزار. ئێستا گروپەکانمان لە پارێزگای سلەیمانین. ئەو سیستمەشی کە لێرە دانراوە زۆر جوان و باشە. برا کوردەکانمان لێرە کەم تەرخەمیان نەکردووە و هاوکاریەکانیان زۆرە و کار ئاسانیمان بۆ دەکەن و لەبارەی بازگەی تاسلوجەوە ئەوە زۆر نایابە بەتایبەت بۆ مامەڵەکردن لەگەڵ گروپەکان و ئەو گەشتیارانەی کە لە بەغداد و پارێزگاکانی عێراقەوە دێن زۆر باشە. ئەم شوێنە باشترینە لە نێوان هەولێر و دۆهۆک و سلێمانی و ژمارەیەکە. سوپاسی ئاسایش و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەتایبەت لە پارێزگای سلێمانی و هیوادارم لە باشەوە سەربکەون بۆ باشتر. جهود الأسايش والحكومة في إقليم كردستان تحديدا في محافظة السليمانية. نۆژەنکردنەوەی بازگەکە و دروستکردنی تێرمیناڵێکی نوێ بۆ بازگەی تاسلوجە دوایەوە دێت کە بەرپرسانی ئاسایشی سلێمانی بڕاریاندا بۆ ڕایکردنی مامەڵەی گەشتیاران بە شێوازێکی نوێ و پێشکەشکردنی کاراسانی تەواو بۆ هەموو ئەو میوانانەی ڕوودەکەنە پارێزگای سلێمانی تێرمیناڵێکی یاوچەرخ دروست بکرێت. ئەمان گاوەش لە سەراستی عێراق سلێمانی کردە خاوەنی تێرمیناڵێکی یاوچەرخ لە بازگەکان. بیرمان لەوە کردەوە کە شتێ بکەین لە سەراسی عێراق یەکەم بێ، هەم بۆ پاراستنی خۆمان و ئەمنیەتی خۆمان لە شارەکە، هەم بۆ ڕێزگرتن لە گەشتیاران و دابینکردنی کەشێکی ئارام و شوێنێکی باش بۆ ئەوان کە دێن تەزیق نەبن لە جێبەجێکردنی ئەرکەکانیان بتوانن بە ڕێکوپێکی شکارەکانی بۆ جێبەجێ بکرێت. لە تێرمیناڵە نوێکەدا شوێنی پشوو حەوانەوە بۆ هەموو ئەو گەشتیار و میوانانە دابین کراوە کە ڕۆژانە بۆ ماوەی چەند خولەکێک لە چاوەڕوانیدا دەبن تا ئەو کاتەی مامەڵە یاسایی و ئەمنیەکانیان تەواو دەکرێت. بۆ هەر بابەتێک و شوێنێکی خۆی جاکراوەتەوە. بۆ نمونە ئەو هاوڵاتیانەی کە لە خواروی عێراقەوە یەن بۆ گەشتیاری لە شوێنێکە ئیشەکانیان بۆ کرێ، ئەوانەی کە بیانین بە پاسپۆرت دیان ئەوانە لە شوێنێکی کە کارەکانیان بۆ کرێ هەمووی جاکراوەتەوە. ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرانەی کە بە بازگەی تاسلوجە دێنە ناو شاری سلێمانی شوێنیان بۆ جاکراوەتەوە. ئەم بازگەیە فراوان کراوە نۆژەن کراوە لەسەر بودجەی یەکێتی نیشتیمانی کوردستان. جەنابی کاک پاڤڵ دەستی خۆش بێ، زۆر زۆر سوپاس. بازگەی تاسلوجە لە ڕووی کارگێڕیەوە سەربە بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانیە و بە وتەی بەرپرسانی بەڕێوەبەرایەتیەکە بڕیاروایە لە داهاتوودا هەردوو بازگەکانی عربەت و کەڵەوانان لە سنووری پارێزگاکە بە هەمان شێوازی یاوچەرخ نۆژەن بکرێنەوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.